پیرۆزە لەگەڵ هاتنە دنیاوە پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەرمان محەممەد مستەفا درودی خوای لەسەر بێت قسە و باسەکان زیاترەکەین کاتێک کە ئەو زادە پیرۆزە هات فەقری کاینات هات چی گۆڕا و لە سەردەمی پێغەمبەرمان ئەو هەموو گۆڕانکاری کە لە کای مرۆڤایەتیدا کراچی بوو و پێش سەردەمی ئەو زاتە ژیانکردن لەلایەن مرۆڤەکان چۆن بوو بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێستاکە زۆر بەڕێز وتاربێژ مەلا سەعەد شوانیمان لەگەڵا مامۆستا بەخێر بیت. سلامت بی خۆش بیاخوا خی گەورە ئازای خێرتان دا ئینشاءالله. سلامت بی ئەم ڕۆژە لە هەمومان و تاوی موسڵمانانی گیانیش پیرۆز بێت. ئامین. مامۆستا هاتنی فەقری کاینات چی گۆڕی لە کای مرۆڤایەتیدا؟ بەڵێ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕاستی وەکو جەنابەت فەرموویت یادێکی گەورە و پیرۆز و مبارەکە خی پەروەردگار پیرۆزی کا لە هەموو لایەکمان لە موسڵمانان بەگشتی لە موسڵمانانی کەرکووک بە تایبەتی بەڕاستی مناسبەیەکی زۆر گەورەیە یادێکی زۆر گەورەیە چونکە پەیوەندی بە زاتێکی گەورەیە بە پێغەمبەرێکی گەورەیە ئێمە لە ناو کۆمەڵگا پێغەمبەران ینی بەڕاستی ینی وەکو هەمومان نەزانین خی پەروەردگار هەڵیانی بژاردووە ئەگەر ئەو پێغەمبەرە کە لە هەموو پێغەمبەران باشتر بێ وە گەورە و سەروەری پێغەمبەران بێ ئەبێ چی پێغەمبەرێک بێ خی پەروەردگار لە قورئانی پیرۆز باسی ئەوەی کردووە کە ئەم پێغەمبەرە منەتە بەسەر خەڵک واتە نعمەتێکی زۆر گەورەیە كخواي پروردگار ناردوتي فرمويتي بسم الله الرحمن الرحيم لقد من الله على المؤمنين لسر إيمان داران بتايبتي وإلا خوي رحمة للعالمين كخواي پروردگار فرمويتي لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم لا قراءيكي تردى فرمويتي من أنفسهم يعني لخويان هاتا لأهل مكة لقريش بلام كأو قراءة بخونيتوا من أنفسهم يعني لهمويان تاكتر لنفاسته وهاتوا من أنفسهم أي لهمويان باشتر لو كاتا بيغمبري خواه صلى الله عليه وسلم كخواي پروردگار هل بجارد باكترين وجوانترين ذاتي هل بجاردوا وأما لرأم آياتا بحقيقة باسي بعثتي بيغمبرك صلى الله عليه وسلم بكو هاتني بيغمبر بيغمبرايتي بلام زانايان فرميانا أقر بيتو لدايكبون نبوايا بعثتش نابو يعني لدايكبون براسي جرينترينا مقدمة لبر أوي يعني تشون بلي أو لدايكبونا سببي بعثتي بيغمبر صلى الله عليه وسلم زانا فرمي أنا أجر ولادة نبويا بعثتش نابو وسا ناردني بيغمبرش نابو وكو بيغمبر آياتي أو بيغمبر نازارا جنابت فرمويت تيشتيكي غوري براسي غوران كاريكي زور خصة سر زوي دنياي همو غوري ميجوي غوري لو سردما براسي يعني خرابترين تاوان أكرا لسر زوي ك تاواني شركة شريك دانان بو خواي پروردگار أو تاوانا وكو خواي پروردگار وصفي كردوا لهمو تاوانيك إن الشركة لظلم عظيم أو بيغمبرنا زارا لدايك بوني أو بيغمبرا وكو لسيرتي بيغمبر من هاتوا صلى الله عليه وسلم أو شويك أو بيغمبرنا زارا لدايك بو يكم وكو دايكي وصفيك على نوريك اليوم ودرتشو لقل أو لدايك بوا لقل أو بيغمبر نازارة نوريكي لقل درأتي آمنة أفرمي رأيت منها قصور الشام قصر كان شام بيني كخوي لشو بوا لمكة بوا بهزاران كيلومتر دورة زانا هان فرميانا أو نورا نشاني أويا كأم بيغمبرا نوري توحيدكي بلاو أبيتوا شون أو نورا بلاو بوا بله دواي أوا يعني طبعا وثمان قرين شد كوا جوري مسألة شركة بو توحيد ظلم مستمعكي زور هبو لنيوان خلق بلاو بوا لسر زوي طبعا أو شركش بلاو بوا
كنصاراکان يعني بلين مەسیحیەکان جوولەکەکان هەمویان لەسەر ڕێگای ڕاست لایان دابوو کەوتوو بنەتە ناو شرک بۆ شەریکدانان بۆ خۆی پەروەردگار بۆیە زەوی بەڕاستی ڕەشەوە ببوو لە شەریکدانان بۆ خۆی پەروەردگار زوڵم مستەمی گۆڕی يعني مەسەلەی زوڵم مستەم زۆر بوو و بڵاو بووەوە لەو کاتەدا لە هەموو جیهان بە تایبەتی لە مەکە لە نێوان خەڵکی مەکە زوڵمێکی زۆر هەبوو بۆ نمونە کچیان زندە بەچاڵە کرد وەعدە البەناتیان هەبوو وەعدە البەنات ئەوەش بەڕاستی شتێکی زۆر زۆر خراپ بوو بەڵێ مامۆستا تاکو چەند گرنگە ئێمەی مرۆڤایەتی لەسەر ڕێبازەکەی بەردەوام بین تاکو چەند گرنگە ئێمە ئەو ڕێگایە بەرنەدەین بەڕاستی ینی تەواوی ئاکارەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت زۆر جوان بووە و ئێمە بەکردار لەگەڵ هەنگاوەکانی ئەوا بین و لە خۆمانە جێبەجێ بکەین بەڵێ خوای پەروەردگار لە چەندەها ئایەت فەرمانی داوە بە ئیمانداران کە شوێنکەوتووی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم و بصراحة فرموویەتی طاعەتی پێغەمبەری خوا طاعەتی خوای پەروەردگارە شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێنکەوتنی خوای پەروەردگارە واتە ئەوەی ئیطاعەتی فرموویەتی من ئەطاع الرسول فقد أطاع الله ئەوەی شوێنکەوتووی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم وەکو ئەوەیە شوێنکەوتووی خوای پەروەردگارە چونکە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى لخويا وبيغمبري خوا قصناك صلى الله عليه وسلم إما أجر بيتو يعني بري بيغمبري خوا برين صلى الله عليه وسلم كأو بيشوا معنا كقدوة معنا خواي پروردگار فرمويتي وأطيعوه تهتدوا إيوا إطاعتي بكن خواي پروردگار هداية تاندا هداية معنا دا بوچي بو هموشتكي چاك بو توحيد بو توحيدي خواي پروردگار بۆ ڕەوشتی چاک بۆ معاملەی چاک بۆ هەڵس و کەوتی چاک بۆ ئەوەی ئێمە ینی ڕەحممان هەبێ لە نێوان یەکتر بۆ ئەوەی زوڵم و ستەم لە یەکتر نەکەین بۆ ئەوەی مافی کەس نەخۆین بۆ ئەوەی حەقی کەس نەخۆین بۆ ئەوەی ئێمە ڕێز لە دایکمان بگرین لە باوکانمان بگرین ڕێز لە برا گەورە بگرین ڕێز لە لەوانە بگرین کەوا لە خۆمان گەورەترن و ڕەحم بکەین بەوانەی لە خۆمان بچووکترن هدایەتەکەی ئەوەیە کەوا ئێمە مافی ئافرەتان بە جوانی بدەین و پیاو حەقی خێزانی خۆی بدا و ئافرەتش حەقی پیاوی خۆی بدا ئەمانە ئەوەیە کەوا تۆ شوێنکەوتووی پێغەمبەر بیت صلی الله عليه وسلم مامۆستا زۆر جار ئێمە بینین لە ناو مسڵماناندا ڕاستە مانگی ڕەمەزان زۆر پیرۆزە لە ساڵدا بەڵام زیاتر مسڵمانانە بینین لەو مانگە پیرۆزەدا بۆ نمونە خێر و خێرات و هاوکاری دەوروبەرەکانیانەکەن تاکو چەند گرنگە مرۆڤ لە کایی ژیانکردنی خۆیدا واتە هەموو ڕۆژەکان وەکو مانگی ڕەمەزانی پیرۆز ببینێت تەنانەت ڕەحمکردن بە بێچوە ئاژەڵەکانیش ڕەحمکردن بەو کەسانی کە لە ژێر دەستی تۆیەتان لەو کەسانی کە لە تۆ مناڵترن واتە ئێمە ئەگە بەڕاستی ڕێبازەکەی پێغەمبەرمان هەڵگرت بێت تەنها لە مانگی ڕەمەزانی پیرۆزا زیاتر مسڵمان بوون دووپات نەکەین و ئیسپاتی نەکەین واتە هەموو ڕۆژەکان وەکو یەک بێت والله برام براستي يعني أو دیاردەیەکی ناشرین لە ظاهرەیەکی خۆش نییە بەڕاستی چونکە ئێمە بەڵێ ڕاستە مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە و مبارەکە و ئەجر و پاداشت يعني ئەجر و پاداشتی کردەوەکان زۆر گەورن بەڵام خوای پەروەردگار يعني هەموو کاتێک فەرمانی داوە بە باشە و بە چاکە و بە سەدەقە و بە خێر و سەدەقە نەک تەنها لە مانگی ڕەمەزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەجر و پاداشی سەدەقەی کردووە هەموو کاتێک هەموو ڕۆژێک هەموو ڕۆژێک ئینسان ینی وەکو مسلمان پێویستە سەدەقەیەک بکە ئەگەر شتێکی کەمش بێ چونکە بەڕاستی فەقیر و هەژار زۆرن لە عێراق بەگشتی لە کەرکووک بە تایبەتی ئێمە چونکە وەکو مامۆستا لە مزگەوتەکان ناوێکی زۆرمان لا هەیە فەقیر و هەژارێک زۆر دێنە لامان ڕاستی یعنی ئێستا لەوەیە کەسانێک هەیە باوەڕ نەکە بڵێ ئەڵێن کەس نییە نانی نەبێ خواردنی نەبێ کەس نییە پارە لە ماڵی نەبێ
ئەوە لای تۆ وایە بەڵام تۆ وەرە لە حقیقەتە وانە لە حقیقەتە کەسانێک بێوەژن زۆر هەیە هەتی و زۆر هەیە ئینسانی کەم دەرامەت زۆر هەیە وەڵاهی کەسانێک وا هەیە ینی نانی نیوەڕۆ ئەخوا بەڵام نانی ئێوارە ناخوا ئێمە ئەگەر شوێنکەوتوانی ئەو پێغمبەرە نازدارە بین کەوا ڕەحمەتەن للعالەمینە ئەبێ تۆزێ ڕەحم هەبێ لە دڵمان بەرامبەر فەقیران و هەژاران کە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم کەسی ناگەڕاندەوە ڕەوشی ئاوها بووە ڕەوشی جوان بووە هەرچی کەسێک هەر کەسێ بەهاتایە ئەگە بە شتێکی کەمش بواە یارمەتی هەر ئەدا بەڵێ مامۆسا چی نهێنیەک لەم کارە پیرۆزەدا هەیە بە ئێستەشەوە و لە داهاتووشا هەرەی بینین خەڵکانێکی زۆر لە ناو ئاینەکانی ترەوە لە جیهاندا دێنە سەر ئاینی پیرۆزی ئیسلام و ئەو نهێنیە چییە کە فەخری کاینات بەڕێوەی بردووە کە خەڵک ئێستا زانێ ئەم دینە دینی حەقە و دێنە ناو ئەم دینەوە بەڵێ بەڕاستی وەکو خۆمان نەزانین دینی ئیسلام دینی حەقە و دینێکە کۆتایی هەموو دینەکانەوە کۆتایی هێنا بە هەموو ئاینەکانی تر إن الدين عند الله الإسلام وخواي پروردگار فرمويتي ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه هر كسي رجايا كي تربقري جيجا رجاي إسلام لي قبول ناكري ولا كوتايج دا زرر من دو وهو في الآخرة من الخاسرين دين إسلام ديني فطرته آينيك أتشيت ضلوة آينيك أقر بجواني ليتي بقي هيج تناقضاتي كيتيانية ئاینێکە ڕێگای ڕاست پێنیشانەدا ڕێگای خوای پەروەردگارت پێنیشانەدا ئاینێکە ڕەوشی زۆر جوانی تایە بۆیە ئێمە ئەگەر بێت و یەکەم مسلمانان خۆیان ئاینەکەی خۆیان بە جوانی بناسن پێغەمبەرەکەمان بە جوانی بناسین قورئانەکەمان بە تەواوەتی بزانین ئەبێتە هۆی ئەوەی کەوا کەسانێکی ترش بێنە ناو ئیسلام بێنە ناو دینی ئیسلام پیغمبر من يعني فرمويتي خواي پروردگار وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا إما تو ما ناردوها بو همو خلق بو همو جيهان ببيه جوازي بشيرا ونذيرا يعني مزجيني أداب خلق مزجيني تشاك مزجيني رحمتي خوا مزجيني بهشتي خواي پروردگار ونذير شا آقداري خلق كاتوا التي لعذابي خواي پروردگار لا آقري دوزخ بۆیە ئەوەی ئیسلام بە جوانی بخوێنێ بە تەواوەتی بە جوانی بخوێنی وەکو خۆی مستحیلە دێتە ناو ئیسلامەوە ڕۆژانە ئێستا لە ئەوروپا لە ئەمریکا لە زۆر شوێن لە جیهاندا کەسانێکی زۆر دێنە ناو ئیسلامە ويدخلون في دين الله أفواجا بە کۆمەڵ دێنە ناو دینی ئیسلام و کەسانی ژیر و عاقڵ يعني هي دكتورايان هي بروفيسورا هي إنساني آسايية إنساني كي زور خلقي كي زور المراكزي إسلامية كان لخواي پروردگار بزياد به دين ناو إسلامه بەڵێ مامۆسا بە پرسیارێکیش بکەین کوردەواری لێ ماڵەکەی خۆمە خۆم و بەتەمای ئەوەی تۆشم ئێمە ئەزانین ئاینی پیرۆزی ئیسلام هیچ کات هیچ کەس بێ ئومێد ناکە و کەسیش بێ هیوا ناکە وە قیامەتی شێکە خوای گەورە زۆر بەڕەحمە بەڵام با ئێمە باسێک لە ئاکاری مرۆڤەکانکەین زۆر جار ئێمە خۆمان بە موسڵمان ئەزانین و خۆمان بەوازانین کە لەسەر ڕێبازی پێغەمبەرین دوورودی خوای لەسەر بێت و بەتەمای بەهەشتین بەڵام زۆر جار گرفتێکەیە مامۆسا ئێمە نیەتمان پاک نییە یاخود جاری وایە لە ئاستی حەقا حەق ناڵێن یاخود جاری وایە ئێمە بەڕاستی پارێکمانێ هەبوونێکمانێ لە ماڵی خۆمان زیادە هاوکاری دەوروبەرەکانمان ناکەین وەڕەحم بە دەوروبەرەکانمان ناکەین زۆر جار مامۆسا ئێمە گرفتی زمانمانە ینی زمانمان بەڕاستی زۆر جار بۆ خراپە بەکارێنین تاکو چەندێک بەڕاستی بێ زۆر ئاگاداری ئەمەش بین و ئەبێ وریابین و ئەمەش لێپرسینەوەی لەسەرە بەڵێ برام بەداخەوە ئەوە قسەی جەنابەت زۆر ڕاستە کۆمەلگای مسلمانان بەڕاستی کەم و کوڕیەکی زۆری تایە هەر وەکو تۆزێ پێش ئێستا وتمان ئەگەر ئێمە بە جوانی دینەکەمان بخوێنین ئاینەکەمان بە جوانی بخوێنین و جێبەجێکەین ئەو کاتە ئێمە باشترین ئومەتین خەیرە ئومەتین ئوخرجت للناس بەڵام چی تەأمرون بالمعروف وتنهون عن المنكر ئەمرەکەن بە چاکە و نەهی ئەکەن لە خراپە ئێمە ئەو کاتە باشترین ئومەتین ئەو کاتێکەوە ینی ئیسلامەکەمان جێبەجێ بکەین ئەو ڕەوشتە جوانانەی کەوا لە دینەکەمان هەیە جێبەجێ بکەین
بەڵام ئێستا وەک جەنابەت فەرموویت بەڕاستی یعنی لە کۆمەلگای مسلمانان بەڕاستی بەگشتی ناحەقی هەیە، ظلم هەیە، قەطع الأرحام هەیە. دوو لە ڕۆژەنابتان دوو لە ڕۆژەنابی بینەران یعنی درۆیەک زۆر بڵاو بووەتەوە، خەڵکان بەڕاستی لە معاملەیە درۆ ئەکەن، لە زۆر شت هەیە، لە زۆر بوار هەیە درۆ ئەکرێ. غیبەت بڵاو بووەتەوە، سەیرەکەی جوێندان زمان پیسی دوو لە ڕوتان، یعنی بەڕاستی نائەخلاقیەکی زۆر هەیە، بەدرەوشتیەکی زۆر هەیە بڵاو بووەتەوە. ئێمە ئەگەر بێت و نەگەڕینەوە سەر ئاینە جوانەکەمان، ئاینە پاکەکەمان، بەڕاستی شایستەی ئەوە نابین کەوا ئەم پێغمبەرە پێغمبەرمانە صلی الله عليه وسلم. ئەم پێغمبەرە نازدارە پێغمبەرێکی گەورەیە، پێغمبەرێکی نمونەییە لە هەموو بوارێک، فێری هەموو شتمانی کردووە. بەڵێ مامۆسا تاکو چەند پێویستە ڕێز لە ئاینەکانی تریش بگرین، بە تایبەتی جاری وایە کاتێکە ئێمە خەڵکانێکمانەیە کاتێکە معاملاتێکە کات یا خودیشی ڕۆژانەکات لەوانەیە لەگە خەڵکانێک کاتێکەڵ بێ سەر بە ئاینێکی تر بن، تاکو چەندێک ئاینی پیرۆزی ئیسلام ڕێزی لە ئاینەکانی ترگرتووە و پێویست ناکە ئێمە بەڕاستی کاتێکە لەگە کەسانێک معاملاکەن یاخود سەر باینیش تر بەکەم ترسیریان کەین یاخود غەدریان لێ بکەین یاخود بڵین مادام لەسەر ئاینی پیرۆزی ئێمەنین هەرچیە بکەین ڕزقەکەیان ئەوان حەڵاڵ نییە و ئێمە بیبین بۆ خۆمان لەسەر ئەم بابەتانە. بەڵێ بەڕاستی ئاینی ئیسلام ئاینی مرۆڤایەتیە، ئاینی ئینسانیەتە، ئاینێک کە حەق و مافی دوولەڕوتان ئاژەڵێکی دابێ. پێغمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕەحمەتەن للعالەمینە بینی چۆن بڵێ شارێکی مێرولە سوتاوە، فەرمووی ئەمە چیە ئەمەی سوتاند؟ إنه لا ينبغي أن يعذب بالنار إلا رب النار. دروست نییە هەر کەسێ شتێک عەزاب دات بە ئاگر جگە لە خوای پەروەردگارەوە، ئیشی خوایە، ئیشی خوای پەروەردگارە. حشترێک یعنی پرمێسکی دائەگرت ئەرژاند، فەرمووی ئەم حشترە هین چییە؟ حشتری چییە؟ کابرایەک ئەنساری بوو، وتی هین منە یا ڕەسوول الله، وتی لەخوا بترسە، ئەوە شکایەتت لێکە، شکاتت لەسەر ئەکا، ئەڵێ بەرسیم ئەکاوت و نیم ئەکا و ئیشی زۆرم پێ ئەکا. یعنی ئاینێک ئاوها بێ، پێغمبەرێک ئاوها بێ عەلەیهی سەڵات وەسەلام، ئایا ئەبێ لەگەڵ ئینسان وەکو ئینسان وەکو مرۆڤ چۆن معاملە بکات؟ ئێمە ئاینەکەمان ئەمرمانەکە بە چاکە لەگەڵ هەموو کەسێک لە هەر بیرۆڕایەکە بێ، هەر معتەقەدێکی هەبێ، مسلمان بێ یا غەیری مسلمان. وخوای پەروەردگار فەرموویەتی ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن. يعني هەتاکو وەکو مجادلە وەکو مشتمر لەگەڵ ئەهلی کتاب بە باشە معاملەیان لەگەڵ کەن، مجادلەیان لەگەڵ کەن. و هەروەها خوای پەروەردگار ڕێی داوە بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خواردن و خواردنەوەی ئەهلی کتاب بخۆن. يعني بۆت هەیە هاتوچۆیان کەی کەوا مردوویەکی لێ ئەمرێ یان خۆشیەکی هەیە، شاییەکی هەیە، هاوسێتە، ئەبێ چاک بیت لەگەڵی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاکەی کردووە لەگەڵ جوولەکەیەک کە هاوسەی بووە، چووەتە ماڵێکی جوولەکە، سەیرەکە کوڕێک ئەوە مناڵێکەوە مێر مناڵێک تازە هەڵەسێ وا خەریکە گیانەدا لە حاڵەکاتی گیاندانە سەرەمەرگە، پێی ئەڵێ یا غولام ئەی کوڕەکە بڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله. کوڕەکەش ئەترسێ سەیری باوکێکە، باوکشی پێ ئەڵێ ئەطع ئەبا القاسم، ئەبا القاسم چییە؟ ئەڵێ بە قسەیکە، والله ئەوش یەکسەر لێ ئەشهد أن لا إله إلا الله وأنك يا محمد رسول الله. پێغەمبەرش فەرمووی عليه الصلاة والسلام الحمد لله الذي أنقذه بي من النار، وسایی منەوە لە ئاگری دۆزەخ ڕزگاری بوو. پێغەمبەرێکە بۆ هەموو مرۆڤایەتی وەکی دەکاڵێ. ئیتر ئەوەی ڕێگای ئەو پێغەمبەرە نازدارە ئەگرێ ئەوە بۆ خۆی باشە و ئەوەیشی ڕێگاکەی ناگرێ ئەوە بۆ خۆی خراپە و لەکم دینکم وەلیە دین. ئەمە ئاینی ئیسلامە، هەرکەو ڕێگای خۆی بۆ خۆی. بەڵێ لەناو وڵاتی ئێمەدا زۆر جار و کەسانێک کە لە پلۆپۆسی بەرزادان
کەم دێنە ناو خەڵک یاخودەگە خەڵکێک بوێت بگاتە لایەن بەڕاستی بە چەند پرزگەیەک ناگاتە لایەن بەڵام ئێمە لایەنی پیرۆزی ئیسلامە کاتێکا بینی کاتێک کە نوێش لەسەر تەرمی کەسێکە کرێ ئەوەی بەرپرسەوە ئەوەی کەسێکی ئاسایە هەمووی بەیەکەوە ئەوەستێ کاتێکا چینە مزگەوتەکان شوێنە پیرۆزەکان بە ئاماشەوە یاخود لە مەکەی پیرۆزە ئەم شوێنانە کە دەسەڵاتدار و بێدەسەڵات و فەقیر و دەوڵەمەند و هەژار هەمووی بەیەک ڕیز ئەوەستێنێت چیمان پێڵێت بەڵێ بەڕاستی ینی ئیسلام دینی ئیسلام هەموو سەیری هەموو خەڵک وەکو یەک ئەکا الناس سەواسیە وەکو پێغەمبەری خوا مرۆڤەکانن جیاوازیان نییە لا فضل لعربي على أعجمي إلا بالتقوى ولا لأحمر على أسود ڕەش و سپی لای خوای پەروەردگار ناخوا هەموو خوای پەروەردگار بە یەک چاو سەیری بەندەکانی خۆی ئەکا بۆیە بەندەکانش ئەبێ وابن بەڕاستی ئەبێ یعنی تۆ بەچی لوتت بەرزە دوو لە ڕووجەنابەت ینی بە منسەبت بەچیەوە بە پارەکەت بەخوا پارەکەت بۆ وەرەسە ئەمێنێتەوە ئەگەر لوت بەرزێکە و تەکەبوڕەکە بەسایی منسەبەوەیە بەڵا وەڵڵاهی ئەو منسەبە دایمی نییە ئەلێ کورسی ینی دەسەڵاتدار وەکو کورسی حەلاقە وەکو کورسی حەلاقە هەر جاری کەسێ لەسەری دانشێ تۆ کە تەکەبوڕ ئەەکەی لەسەر ئەم خەڵکە بەسایی منسەبەکەتەوە بەخۆ ئەو منسەبە نامێنێ بەردەوام نابێ دەوڵەمەندیەکەت بەردەوام نابێ بۆیە ئینسانی موسڵمان ئەبێ بەردەوام تەواضعی هەبێت بەردەوام ئاگداری خۆی بێت تەکەبوڕ نەکا لەسەر خەڵک چونکە خوای پەروەردگار ئەوها سەیری عەبدەکانی خۆی ئەکا ئەوها دروستیانی کردووە هەموو وەکو یەک بەبێ جیاوازی بۆیە ئێمەش ئەبێ هیچ جیاوازیە نەکەین ئەبێ تەواضعمان هەبێ ئەبێ تەکەبوڕ نەکەین لەسەر هیچ کەسێک بەڵێ مامۆستا جگە لە هەموو ئاکارە جوانانەی کە سەردانی مرۆڤایەتی یاد گۆڕانکاری بەسەردا لە دادپەروەری و ڕەحمکردن و عەدالەتوانە بابەتی ئافرەتێکێک بوو لەو گۆڕانکاریانەی کە خانمان یاخود ئافرەتەکان لە دوای هاتنی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت ژیانیان بە جۆرێک گۆڕا زۆر خۆش بووە چکە لە پێشوت داوانە بوو تاکو چەندێک پێویستە لێرەوە بەڕێز پامێ بگەینی ڕێز لە خانمان بگیرە ڕێز لە دایک و باوک لە هاوسەر لە تەواوی خانمان بگیرە لایەن پیاوانەوە بەڵێ ئافرەت لە ئیسلامە مافێکی زۆر زۆر گەورەی هەیە زۆر جاروا هەشە لە پیاو زیاتر مافی هەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئومەک ثم ئومەک ثم ئومەک ثم ئەباک سێ جار فەرموویەتی دایکت کە وەکو ماف دوای ئەوە فەرموویەتی باوکت ئافرەت لە کۆمەلگادا وەکی نەکاڵێ یان دایکە یان خوشکە یان میمکە ئیتر یان خێزانە وایانە ینی حسابکە ینی نیوەی کۆمەلگایە و بەزیادەوەش بۆیە خوای پەروەردگار لە قورئانە فەرموویەتی وەلەهن مثل الذي عليهن چەندێ حەقیان لەسەرە ئەوەنەش حەقیان هەیە ئەوەنەش مافیان هەیە مافی ئافرەت لە ئیسلامدا هیچ ئاینێک هیچ قانونێکی بەشەری ئەوها مافی ئافرەتی نەداوە ڕاستی مامۆستا تاکو چەند گرنگی بەم ڕۆژە بین و ئەم ڕۆژە لایەن موسڵمانانەوە بەردەوام یاد بکرێتەوە و ئەم ڕۆژە ڕۆژەیەک بێت تایبەتمەندی خۆی هەبێت و ئەم ڕۆژە ببێتە هۆکارێک بەڕاستی ڕۆژەکانی تریش لە پەروەردەکردنی ئینسانە لە کردداری ئینسانە لە ئەفعالی ئینسانە ڕەنگ بداتەوە بەڵێ لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە بیدایەتە باسمان کرد ڕووداوێکی زۆر گەورەیە معنای ئەوەیە لە دایکبوونی ینی مرۆڤایەتی تازەوەبوونی مرۆڤایەتی بەرەو ڕێگایەکی زۆر خراپ ئەڕۆیی بە لەدایکبوونی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم و دوای ئەوە بەعثەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەڕاستی زەوی گۆڕا و بە تایبەتی ئیمانداران و موسڵمانان خوای پەروەردگار هیدایەتیانیدا و ڕێگای حەقی پێیان نیشاندا بۆیە ئێمەش ئەبێ بەردەوام لەسەر ئەو ڕێگایە بین سەر ئەو ڕێبازە بین یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ بێتە هۆی ئەوەی ئێمە لە سنەتی پێغەمبەرمان زیاتر دیراسەتی سنەتی پێغەمبەرمان بکەین صلی الله عليه وسلم زیاتر دیراسەتی سیرەتی پێغەمبەرمان بکەین صلی الله عليه وسلم بۆ ئەوەی
بتوانين بەڕاستی ینی شایانی ئەوە بین کە ئەم پێغەمبەرە پێغەمبەرمانە شایانی ئەوە بین کەوا ئێمە لەم ئومەتە جوانین لە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم بەردەوام لەسەر ڕێبازی بڕۆین لەسەر سونەتەکەی بڕۆین ئینشاء الله. سپاس مامۆستا گیان ئەگەر شتێکمان بێ لە کۆتایە ئێمە باسمان نەکرد بێ بەلای بەڕێستەوە گرنگ بێ لەم ڕۆژە پیرۆزەدا باسیکەی فەرموو کاتە بەخشینە بەڕێست. لەم ڕۆژە پیرۆزەدا ینی بەڕاستی ینی چۆن بڵێ ئینسانە بێ خۆشی دڵخۆی دەربڕێ خۆشی دڵخۆمان بەچی دەربڕین بە لەدایکبوونی ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم چونکە خۆی پەروەرگار فەرموویەتی قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. کەسانێک بەڕاستی زۆر ینی پەیوەندی ئەکا و پرسیارەکە باسی ئەوە ئەکەن ئەڵێن ئەو ڕۆژەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی لەدایک بووە کە دوانزەی ڕەبیع الأوەلە عینەن ڕۆژە کە لێی وەفاتی کردووە. ئێمە چۆنە بێ یادی بکەین و چۆنە بێ دڵمان خۆش بێ لەو ڕۆژەدا و بالعکس ئەبێ دڵتەنگ بین و پێمان ناخۆش بێ. بەڕاستی ئەوە ینی ئەو قسەیە هەڵەیە زۆر هەڵەیە. بۆچی؟ چونکە یەکەم ینی زانایان متفق نین لەسەر ئەوەی ئەو ڕۆژەی کەوا لێی وەفاتی کردووە لەدایک بووە هەمان ڕۆژەکە وەفاتی کردووە ئەوە ئیتیفاقی لەسەر نییە یەکەم. دووەم ئێمە ئەمر کراوین لە لای خوای پەروەردگارەوە لایەن خوای پەروەردگارەوە کە دڵمان خۆش بێ بە نعمەتەکانی خوای پەروەردگار فبذلك چی فليفرحوا با دڵیان خۆش بێ بە ڕەحمەتی خوا. ڕەحمەتی خوا چێیە؟ پێغەمبەرە صلی الله عليه وسلم وەکو خوای پەروەردگار فەرموویەتی وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين. بەڵام نەهی کراوین لەسەر ئەوەی ناخۆشی تازە بکەینەوە لا عزاء بعد ثلاث تۆ دوای سێ ڕۆژ بۆت نییە تعزیە تازە بکەیتەوە دڵ خۆت تەنگکەیت و دڵخۆت ناخۆشکەیت و فئێمە وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاستە شتێکی زۆر ناخۆشە و ناخۆش بووە لە کاتی خۆی بەڵام پێغەمبەری خوا هەر ڕەحمەتە مێنیە پێش وەفاتی و دوای وەفاتشی هەر ڕەحمەتە. بۆیە ئێمە ڕەحمەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە بەردەوامە هەتاکو ڕۆژی قیامەت ئێمە دڵمان پێی خۆشە و فەرمان پێکراوین فليفرحوا. بەس خۆش. سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا سەعەد وتاربێژ کە بەڕێزان ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەبوون. سپاسێکەین کە بە وتە جوانەکانی ئەم ڕۆژەی زیاتر گەورە کرد.